لاڤاوەکەی هەفتەی ڕابردوو لە تەختە زیانی زۆری بە پرۆژەکانی بەخێوکردنی ماسی گەیاندووە. خاوەن پرۆژەیەکیش دەڵێت 9 حەوزی ماسی هەبووە کە 27,000 ماسی تێدا بوو بەهۆی لافاوەکەوە هەمووی فەوتەوە. واوتیشی چاوەڕوانن حکوومەت قەرەبوویان بکاتەوە بۆ ئەوەی دەست بەکاری بەخێوکردنی ماسی بکەنەوە. من خاوەنی نۆ حەوزی ماسیم لێرە 27,000 ماسی تیا بوو. زۆربەی زۆری ماسیەکانم ڕۆشتون و چۆتنە زەی بچووکەوە و بچۆتنە بن قڕۆلیم و تووشی خەسارەیەکی زۆر گەورە بۆتین. چاوەڕوان دەکەین لە حکومەتی هەرێم چاوێک بە ئێمەشا بخشێنێتەوە. کۆمەڵی خەرچی خاوەن پرۆژە و هاوپیشەکانم وەک من تووشی خەسارەی گەورە بوون. هەر من نیم بەتەنیا خەسارەتێکی گەورە کە هەموو پێداویستیەکانی ماسیمان بە قەرسێناوە، بە عەلەف و بە گاز و بە دەرمان بۆ ماسیەکانمان هەمووی بە قەرس هاتووە. یعنی ئەوە نییە بڵێم هی خۆمان بۆ ڕۆیشتۆ تووشی خەسارە بوون، هەمومان تووشی قەرزاری بۆتین. ئەگە حکومەت چایەکمان پێ بخشێنێتەوە و یارمەتیمان بدا و قەرەبوومان بکاتەوە مەمنون دەبین. زەرر و زیانەکانی من بە 120 ملیۆن دەخەمڵێندرێ، زەررێکی زۆر گەورەیە.